ئاماژەکان بۆ ئەوە دەڕۆن کە تورکیا لە پرسی هێرشکردن بۆ سەر ڕۆژاوای کوردستان و پەلاماردانی هێزەکانی سووریای دیموکرات پاشەکشەی کردووە. لە کاتێکدا تورکیا ڕایگەیاندبوو هێرشکردنەکە بۆ دوورخستنەوەی هێزەکانی سووریای دیموکراتە لەسەر سنوورەکانی کە ئەو بە تیرۆریست ناویان دەبات. هاوکات چەند سەرچاوەیەکی دیپلۆماسی تورکیاش بە ماڵپەڕی عەرەبیە جەدیدی سعودیان ڕاگەیاندووە دەستپێکردنی ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە ئانوساتدایە لە کاتێکدا لە ئێستادا میلیشیاکانی پاڵپشتیکراو لەلایەن تورکیاوە بە هەردوو دیوی ڕۆژاوە و ڕۆژهەڵاتی فورات بڵاوەیان کردووە لە هێڵی پێشەوەن بەرامبەر بە هێزەکانی سووریای دیموکرات. وەستان و پاشەکشەی تورکیا لە ئۆپەراسیۆنە سەربازیەکە بۆ سەر ڕۆژاوای کوردستان پەیوەندی بەو گفتوگۆیانەوە هەیە کە تورکیا ئەنجامی دەدات بۆ ڕازیکردنی رووسیا و ئەمریکا بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنە سەربازیەکەی. ئاماژەکان ئەوە دەڵێن تاوەکو ئێستا رووسیا و ئەمریکا لەسەر ئەنجامدانی ئەو ئۆپەراسیۆنە سەربازی تورکیا بۆ سەر هێزەکانی سووریای دیموکرات ڕازی نین. رووسیا ڕازی نەبوونی خۆی بە کردداری سەلمان کاتێک کە فڕۆکەی جەنگی سیخوڕی ناردە فڕۆکەخانەی قامشلی لە پارێزگای حەسەکە کە ناوچەیەکی تەواو نزیکە لە سنووری تورکیا. سەرچاوە دیپلۆماسیە تورکیەکان بە ماڵپەڕە سعودیەکان وتووە تورکیا تاوەکو ئێستا لە ڕووی میدیایەوە فشار دەکات بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنە سەربازیەکەی بۆ سەر ڕۆژاوای کوردستان. هەروەها هێزەکانی لەو پەڕی ئامادەباشیدان بۆ ئەنجامدانی هێرش بۆ سەر ناوچەکانی جێنفوزی هێزەکانی سووریای دیموکرات. ئەمە جگەلەوەی میلیشیاکانی نزیک لە ئەنقەرەش لە ناوچەکانی هێڵی پێشەوە لە ناو خاکی سووریا لە بەرامبەر هێزەکانی سووریای دیموکرات جێگیر کراون. وێڕایەم ئامادەکاری و ئامادەیانەش هێشتا هیچ ئەگەرێک بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنە سەربازیەکەی تورکیا بوونی نییە. ئەمریکا و رووسیا بەو جەنگە دژ بە ڕۆژاوای کوردستان ڕازی نین. تورکیاش بەبێ ڕازیبوونی ئەو دوو وڵاتە ئامادە نییە جەنگێکی لەو شێوێ دەست پێ بکات بەهۆی ئەو لێکەوتە سلبیانەی کە پاش جەنگەکە دەکەوێتەوە. لەگەڵ فشارکردنی بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی بۆ سەر ڕۆژاوای کوردستان، تورکیا فشار لە ئەمریکا دەکات کە سەرباز و فەرماندەکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان لە ڕیزەکانی هێزەکانی سووریای دیموکرات دوور بخرێنەوە. هاوکات تورکیا لەگەڵ رووسیا لە گفتوگۆی بەردەوامدایە بۆ ئەوەی لەو ڕێگەیاشەوە فشارێکی جیاوازتر بخاتە سەر هێزەکانی سووریای دیموکرات و لە ژێر چاودێری رووسیا لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات دووریان بخاتەوە گەرچی هێزەکانی سەر بە ڕژێمیش بچنە ئەو ناوچەیە لە بری هێزەکانی سووریای دیموکرات. سەرچاوە دیپلۆماسیەکانی تورکیا دەڵێن لە ئێستادا تورکیا چاوەڕێی ئەنجامدانی ئەو گفتوگۆیانەیە کە لەگەڵ رووسیا و ئەمریکا بەڕێوەی دەبات. تورکیا چاوەڕێی ئەنجامی گفتوگۆکان دوورکەوتنەوەی هێزەکانی سووریای دیموکرات بێت لەو ناوچانەی کە تورکیا خواستێتی. گەرەنجامی گفتوگۆکان بە دڵی تورکیا نەبێت، دوور نییە تورکیا جوڵەی سەربازی باڕاستی باکووری سووریا و ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات و ناوچەکانی نزیک لە شارۆچکەی منبەج و باشووری کۆبانێ بکات. بەڵام ئەم پێشهاتانە لە ئێستادا لە ئارادا نییە، ئەمەش بە پێی وتەی سەرچاوە دیپلۆماسیەکانی تورکیا. لەگەڵ تەواوی فشارە سەربازی و سیاسیەکانی تورکیا، هێزەکانی سووریای دیموکرات بەڕوونی ڕایان گاندووە کە ئەوان ئامادە نین هیچ ناوچەیەکی جێنفوزی خۆیان ڕادستی رووسیا و هێزەکانی ڕژێمی سووریا بکەن.